خەڵ کەسانێک دەبینیت کاتێکە شتێکت لێ دەکڕن، سەیارە بێ، خانوو بێ، ئاژەڵ بێ، شتومەکی تر بێ، هەر شتێک بێ کە لێت ئەکڕن، سوبحان الله دوو لە ڕیبەرەسان ڕسوایەکەن. ئەمە کەیشتە بەخوا لەوە زیاتر ناکە. هەر کە لە تۆی کڕیەوە سوبحان الله ئەبێتە شتێکی تر. ئەو سیارە بە کەڵکی چ نایە ئەبێتە شازی سیارە، ئەو ئاژەڵە بە کەڵکی چ نایە زەعیف ئەبێتە قەڵەو، ئەو شتە بە کەڵک نایە بۆ فرۆشتن ئەبێتە شتێکی تر. بەس ئەوەندەی کە لە تۆیە کڕێ، هەتا لێتە کڕێ ڕسوایەکە. بەخوا لە 50 وەرەقە زیاتر نایانێ، 70 دێنێ خۆی لە ڕاستیە. بەس دوایە لێ بەخوا بە 60 نادەم. ئەی کاکە بۆ کاتی خۆی وات کرد؟ ئەو خوای گەورە هەڕەشەی لەو کەسانە کردووە. وەیل للمطففین. زانایان دەفەرمون تەنها بۆ کڕین و فرۆشتن نییە، تەنیا بۆ پێوانە و کێشانە نییە، هەر شتێکە تۆ هی خەڵکی بێ ڕسوای کەیت و هی خۆت بێ بە نرخی بزانی شمولی ئەوە تەکا خوا هەڕەشەی جەهەنەمی لێت کردووە. ئاگاداری خۆت بە. ولا تبخسوا الناس أشياءهم. خوا گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆزە لە چەند شوێنە دەفەرمێ شتی خەڵکی ڕسوا مەکەن، بەڵام شتەکە هی خۆت بێ بۆ شێوە تەماشای ناکەی. ئیمامی مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوا لێبێ دەفەرمێت دراوسەیەکمان هەبوو لە سەرمەرگا بوو، دراوسەیەکمان هەبوو لە سەرمەرگا بوو چوون بۆ لای، ئەیوت دوو شاخی ئاگر لە بەرچاومە، دوو شاخی ئاگر، سبحان الله، دوو شاخی ئاگر پێش مردنی، دوو شاخی ئاگر لە بەرچاومە. ئەی هاوار ئەم دوو شاخە ئاگرە چییە؟ ئەڵێ وتمەوە تۆ چی دەڵێی؟ بۆ وا دەڵێی؟ وتی من دوو پێوانەم هەبوو، دوو شتم هەبوو، جاران قزناق هەبوو، خەڵک بە قزناقێک گەنم یەکڕی بە قزناقی تری فرۆشتەوە. ئێستا ئەمڕۆ جاری وایە کابرا دەبینیت لە تەرازۆکەدا فێڵ دەکات، بەخوا بە چاوی خۆم بینیمە، سوێن بەخوا گۆشتی بۆم کێشاوە، دوای لە شوێنتر کێشامە سێکم 3 ڕۆبعە لە جاتی کیلۆیەک، واش ئەیکێشێ ئاوا قورسەی کێشێ، بەڵام دوایی کە ئەو تەرازۆ بەرچاو خۆمەوە تەرازۆکە ئاوا شتێکی بوو دەری کرد، تەرازۆکە ئەو گۆشتە ئاوا بوو ئاوی لێ هات. بۆیە چەند ئاشتی خیانەت لە بازاڕە زۆرە. ئەڵێ وتی دوو پێوانەم هەبوو، شتێک بە شتێک دەمکڕی بە شتێکتر نەفرۆشتەوە. ئیتر جاری وای کابراڵێ گەر مشتێکیشی کەمکا زۆرە بۆ من، ئەی جەهەنم بۆ کێ خۆت خراپە؟ بۆ کوزاوە خۆت خراپەکەی؟ بۆ کوڕکچ خۆت خراپەکەی؟ بەڵێ بە یەکێکیان ئەم فرۆشت، بە یەکێکیشان ئەم کڕیەوە. ئابۆ شێوەیە دوو پێوانم هەبوو، چۆن جاران قزناق هەبوو تەنەکە هەبوو. ئەڵێ منش هاتم، ئیمام مالیکی کوڕی دینارە فەرمێ ڕەحمەتی خوا لێبێ، هاتم هەردوو پێوانەکەم ئەکێشا بە قەدیەکە بۆی بیشکێنم. ئەڵێ وت ئەی هاوار وا مەکە، سوێن بەخوا کاتێکە تۆ ئەیدەی بە یەکە زیاتر بارەکەم قورسە بێت، چونکە بۆ خیانەت و ناپاکیم زۆر کرد. ئەڵێ سبحان الله بۆ شێوەیە مرد، هەتا مردەی ئەم دوو شاخە ئاگرە چێ لە بەرچاوم، لەبەر ئەوەی کە فێڵی کە تۆش ئاگادار بە شتی خەڵک ڕسوا مەکە، هەر ئەو شتش کە لێی ئەکڕیتەوە بە سعرێکی زۆر گەورە دەیفرۆشی و کاتێککە دەیکڕی پەنا بەخوا درۆ دەکەی، دەڵێ ئەمە وا بە کەڵک نایە و هیچ نییە، وایە دوایی پەنا بەخوا دووبارە ئینسان هەم درۆ دەکاتەوە، هەر ئەو شتێ مەدحی دەکات دەڵێ ئاوایە و دەرەجەیەک. ئەبێگومان ئەمە حرامە، کەسابەتە حرامە، ئاگادار بن. خوایە خۆش شاهید بەم شتانە ڕائەگەێنم لە بازاڕەکان و لە شوێنەکانە خەڵکی کەسابەت دەکا، ئەوشی بە قسەمان ناکە، خۆی خۆت شایدی. ئەم پیاوە بەدبەختە بەم شێوەیە مرد، هەتا مردەوی ئەم دوو شاخە ئاگرە چێ لە بەرچاوم. تا باجەکەی ئەدەی لە دوای مردنیشت باجەکەی بە قورسی ئەدەی.